ئەو کاتتان باش بینەرانی عزیزی کوردستان 24 لە هەر کوێیەکەن کامەرانم لە بەرنامەی هاوڕێی تەمەن پێتان دەگەم. ساڵانی نۆوەتەکان سەرەتای نۆوەتەکان شەوانی دووشەمان لە هەولێر چێژێکی تایبەتیە بوو. چون کاتی نمایشکردنی بەرنامەی زومزوم بوو یەکەم بەرنامەی کۆمیدی کە لە کەناڵە لۆکالیەکانەوە پەخش دەکرا. خۆشحاڵم ئەم شەو بە میوانداریەتی کردنی ستافی بەرنامەکە. مامۆستا بەخێراتن. زۆر سپاس. ساتان کووە ئەحواڵتان مامۆستا وەزاتان هەر لە خۆشیدا دەبن مامۆستا. مامۆستا با لە ئەوەی ڕادەست پێ بکەین. بیرۆکەی بەرنامەکەی. بیرۆکەی بەرنامەکەی ئەمن کە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان کەناڵی هەولێر دامەزرا زۆر مەراقم بوو بەرنامەکەم هەبیتن هەم کۆمیدی بی هەم ڕەخنەش بگرم. چکە وەزی ئەو وەختی بەڕاستی زقات و قڕی بوو نەبوو قەیران بوو مەشاکل هەبوو لە دایرەکان ڕۆتینیاتە بوو ئەوانە. ڕۆژشی لەگەر خەمیسی دانیشتم خەمیس حەسەنی خۆمان مسەورمان بوو بەردەوام حەزمان دەکرد لێرە بە خۆزگە لێرە باە سلااوم لە بۆی هەیە گوتم خەمیز بەرنامەشە و هالە دەکەم پاڵپشتم دەبی گوتی خەمن نەبی مۆنتاجل لۆ دەکەم تەسویر لۆ دەکەم هەموو شتێکی لۆتو دەکەم. یەکسەر گوتم وەرە چینەکەم مدیری موافقەماوە گرت و ئەو کاتی ئەگەر لە بیرم مابی یان فریاد ڕەواندزی بوو یان ئایادی حاجی نامیقی بوو. نازم بزە ئایادی حاجی نامیقی بوو. چین گوتی وەڵڵا شتێکی باشە زایر گوتی زۆر میمە گوتی چ دەکەن گوتم ئێستا دەچین برادەریشکەمان هەیە ناوی نەوزادە ممەسیلە گوتی دەیناسم گوتم دەچین لەگەرەوی تواقەشی دەکەین و دەست پێ دەکەین. وەڵڵا سواری ساوێت چینە سێتاقان خەمیسم لەگەرە گوتم نەوزاد گوتم دوکانت قەپات کەو بڕێ چێوە گوتم تو وەرە حاقن نەبی لە ڕێ تێمگا گوتی بەرنامە شوا دەکەین و ئەو کاتیش ئەزمەی بنزینی بوو ئەزمەی بنزینی بوو مەشاکل هەبوو ئەوانە هەبوو چوین جارێ مەشە دەکما کرد لەسەر بنزینی. کاک نەوزاد دوکانی چیە بوو؟ دوکانی ڕسمگری هەبوو وێنەگر بووە لە وێنەگری نەوزاد لە سێتاقان. وەڵا چین تەسویرمان کرد سێ چار مەشەدیمان کرد هەو کاتێ تەقەی خۆشی بوو بوو کە خەبەرێک دەبوو تا خۆشی ئەویشمان وەکو دیاردەشی ناشرین پێشاندا حەڵقەی یەکەم حەڵقەی یەکەم بەو شەرتەش حەڵقەی یەکەم ناوی زومزوم نەبوو ناوی زوم بوو. کوڕێکمان لەگەر بوو ناوی دانا بەکرد بوو لە تەلەڤیزیۆنی لۆ ئەوەی تاوانەمان تەسویر کاتینەوە گوتم وەرە دانیشتین با بزانین چ ناوەکی لێنێ ئەو بەرنامەی چ ناوە جاری ناو بیرمانە ناوی هەر نەکردەوە. ئەو کوڕە دانا گوتی ئەنگۆ زومی کامیلتان بەکارێنێ ناوی دێنێن زوم. باش وڵا حەڵقەی یەکەم بە زوم دەرچوو سێ مەشەدا ئەمن تعلیق لێ دەدەم دوایە تەمسیل دەکەین و ئەم تەمسیل دەکەم نەوزاد تەمسیل دەکاتن و سێ مەشەدمان کرد و شتێکی جوان بۆ عالەمەکە هەندێک مەقبول بوو سەرنجی ڕاشین. وڵا پاشترێک گوتم نەوزاد ئەو هەنابی ئەم لە تو ناوی پێکەوە بین دەبی نەفەریتکەمان لەگەربی برادریتکەمان لەگەربیتن هاوکارمان بن وەبی شەکەی فراوانکەین گوتی کوڕێکمان هەیە ناوی شێزاد پۆلیس دەناسی گوتمەدی کو شێزاد پۆلیس مەسیلە و ئەوەیە گوتی ئێستا خەبەری دەدەمێ بێتن لەگەرمان بیتن وەبی ببینە گروپ کاک نەوزاد اختراحی کاک شێرزادی کرد حوزە مامۆستا بچینەکەین کاک یاڵڵا ئەو هاتەکەنت اختراحەکەی ئەوجا ئەو وەختەی کە ئەوانە دوو حەڵقەیان کردبوو بەبیرم دوو من لە سێم داخل بووم لەگەر تەڵع سامانی بە سێتاقانی ڕەدبووین تەڵع سامان هەزار ڕەحمەتی لێبی ترومبێلێکی کەسشی هەبوو وتی ئەمن نەخۆش بم بڕکتاب بمە وتی وەرە با فەڕەشی لە هەولێرە لێدەی بەکن سێتاقانی ڕەدبوون دەمدی وابزانام نەوزاد ڕەمەزانی ڕەحمەتی بوو هاواری کرد شێرزاد ئەمری دیت لە ناو ترومبێلەکەی ئەمری دیت وەڵا تەڵع سامانیش ڕاوەستە هاتمە خوارێ وەبوو گوتی دێ لەگەرەمە ئیش بکەی گوتم و بە فکرشم دێ ئەو دەمی سێ تەمسیلیم دانا یەکەشان خیار خواردن بوو ئەوەکو عادەتەکی على سازەها خەڵکشی دەکرێت دەکە دەخوا بەسەندا دەنی لە دوکانی هەتاکو دیساحەتش دەکەیت لە برادێکی هەموو دەوریان لێدا خیارەکان ئەوجا ئەمن فعلا لە حەڵقەی سێمین لەگەریان دەسم پێکرد و بەردەوام بوو لە ئیشەکە بەس وابزانم کاگەیان تاخیرتر هات ئەمە ڕاستە تاخیراتم بەس ئەمن سوپاسی کاک زایر و کاک شێرزاد و ڕەحمەتی نەوزای دەکەم کە ئەو فرسەتیان دامن کە بێمە ناو ئەو فەرنە جوانەی و حتا ئێستاش ئەمن شانازی بۆ دووبرا بەڕێزەی دەکەم و شانازی بۆ بەرنامەی دەکەم کە تانی جەماوەرێکی زۆر زۆر پیاکە وەلو تاخیریش هاتمە ناو بەرنامەکەی وەبزانم بەڕێزت علاقەش خاص لەگەر کاک نەوزاد و کاک تەهای هەبوو مەسەلەن بەڵێ چووکە هەزار ڕەحمەتیان زۆر کە بەرنامەکە نما خلاص بوو
ئەمە لە یەک دایرێ بوون ئەمن و کاک نەوزار ڕەمەزان و کاک تا غەزان لە شانۆی بوون لە بەڕێوەبەرات شانۆ بوون بەردەوام بوون لە ئیشکردن پاش زومسمیش 20 ساڵی دیکە هەر ئیشی فەنیمان کرد خوا عەفویاکە مامۆستازە ئەیام کو هاتە ناو زومزومی ئەمە تەلەڤیزیۆنمان لە ئەوەی بوو لە بینایی عەبدولقادر جەمسی بوو کاک ئەیام هێواران نیوڕانان بەو کۆڵانە تەسکەکەی بن دارێ دەچۆوە ماڵیان لە ئیسکان وەڵا جارێک بەمنی دیت ئەمنی دیگوتی کاک شێزار گوتم بەڵێ گوتی کورا من خریجی مەعەدفن زەمیلەی موسڵێمە لەگەر ئەو ممەسیلە قەڵەوەکە ناویە لەگەر ئەمەلتەهای شانۆگەریم کردیە حەز دەکەم ئیش بکەم وەڵاوەی لێ هات بە کاک زایرشم گوت ئەو ئاسایش دانشا وەچی پێتم گوت بڕێک فەقەراتی هەبەوە ئەومان هینایە جێگای پێم گوتم ڕۆژی شەموو بڕێک زلی کوردی لەگەر خۆت بینە ئەو وەختی تەلەڤیزیۆنی یەشتی ئێستا ئەو مستەشفایی کە کرای ناوی چێ پاک لە خانی ئەمین عامەکان ئەلێ بوو وڵا سبێنەوە شرۆشم دەبینم ئەیام دانیشتێ لە ناو حەدیقەی چیستە شپێ و زغاری دەشیان وڵا ئەوجا بالفعل ئەمن ناوم لێنا شەمولە بەس ئەیام گۆتی شەمولە کابرایەکی کورتەباڵا لە پاش راپەڕینەکەی وفات شەمولە کابرایەکی کورتەباڵا بوو زۆر ئینسانەکی ئەوە بۆ قبولی نەدەکرێت ئەیام گۆتی کورەبا بە ئەوە نەوزاد ڕەمەزان گۆتی ناوی لێ دەنێن شەموو ڕاستە وڵای ئەو ناوە لە من شەمۆ ڕاملەیە باش شەمۆ کەواتە کاک نەوزاد شەمۆ کاک نەوزاد مامۆستا زایر عەفوان تێکستان هەبوو یان هەر ئەوها ئرتیجالی قوربان کە ئەو هەلە سێ چار حەڵقەمان کرد و خەڵک نامەی نارد و ئەو شتانە ئەمە فەقەرەماندانە مەسەڵەن فەقەرەمان هەبوو لە قسان فەقەرەمان هەبوو جاران ئێستا فەقەرەمان هەبوو نامی بینەرانمان دەخیندەوە گۆرانیە کە بوو لە ئەخیری ئەوە هەموو ئەم شەوێدا دەنیشتم لە ماڵێ ئیعدادم دەکرد حازرم دەکرد مەسەڵەن جار ئەوە لە قسان چار فەقەرە بوو چار جار دەردەچوم پێکەنینمان لە مابینی ئەوەکاندا خۆزگە هەش بوو خۆزگە ژوانیە خۆزگە هەبوو خۆزگا بوو جاران و ئێستا هەبوو مەسەن جاران و ئێستا چ بوو دیاردەچی جوانی ئەو وەختیمان پێشان دەدا فەرقمان پێ دەکرد لەگەت ئێستا لەگەت جارانی زمانی بڵێن حکومەتی کە حکومەتی بەعز لێبکانە بووە فەرقەکە دەماگوت ئێستا بزانێ ئەو هات جوان ئەو هاڕێک لە بیرمان هەندێک ئیدیۆم دروست بوو هەندێک مستەلەحات دروست بوو لە زوم وەچی تینگا پینگا وەچی مەغدید دمکەکەی لێدا بڵاو بووە وەنیا کاک شێرزادە و شتانە بڵاو بووە ئەوە هەر ئیرتیجالی بووە نیە مەسەن فزاعی دەهات فزاعی ئەو شتەدا یعنی ئێستا گەر ئیشێک دەستپێک بیدە لە دمکەکەی لێدا لە ئەمریکای هاتن گوتیان کاک شێرزاد بەخوای لە ئەمریکای دۆمینەی دەکەین دەرێن لێدە بابە دمکەکەی لێدا لەناو ئەمریکا باشە ئەوە خەڵکەکە ئەستیجابەی کوبوو لەناو خەڵکی مەسەلەن کە خەڵک ئەو ڕۆژی کە دەبووە بەرنامە دووشەمان هەولێر چۆل دەبوو هەولێر چۆل دەبوو کەس لە بازاری و لە جادەی نەدەما سایق تەکسی هیچ نەدەما هەموو دەچنەوە ماڵێ چاوەڕان دەکرد ترنە موسقاکەلی دەدا بەردا موسقاکە بوو ئەوە دادەنیشتە تا تقریبا ماوەکەی زۆر بوو کاتێک تقریبا ساعتێک دەبوو خەڵک دادەنیشت لەو کاتەی هەبوو دزی خۆی دەکرد یعنی ئیشی خۆی دەکرد دزرا کە زاگەری نەبوو لەبەرەوەی لە دیار تەلەڤیزیۆن دانیشتینە لە پێش دەرکەی مزەخە دەبردرا شت دەبردرا کە زاگەری نەبوو سبێنە بەد ئەوە کورە مزەخەمان بە قوربان خۆشترین یادەوەریتان لەو وەزع و لەو وەزعی بێمەوە سەر کاک ئەیامی بەڕێز کاکەیەم وەچی لە حەڵقەیەکەم بەشداری کرد ئەمن محاولەم کرد سێ سار تەمسیلێمدایە منە لۆزێکشمدایە لادەکەی مام عەوڵا ئەگەر کاک شەمۆ لەبییر ناوڵەوە بۆ 30 ساڵەوە قەدیمە لە بیرت وەڵا وەلحاصل ڕۆژی دوایە یەک کۆپلە مامۆستا بەخوای نازانم من چکە ئەو گوتیە من نەمگوت بەس ڕۆژی دوایە کە مۆنتاج کرا دژوار هەبوو دژوار فتح الله و لەگە لە مەمەڕەکەی ڕەت بووم دیتم لە غورفەی مۆنتاجی یەک پێکەنین و هەڵایەکە ئەمیش دەرگەم کردەوە گوتم چێوە کاک زایر گوتە کوڕە گوتی ئەتو ئەو کوڕەت لە شوێن دەرێ دیتەوە گوتم چێ گوتی ئەو ئەیامەی گوتم کووە کوڕە گوتی حیاتە خەبەرە چلۆ بنێرە با تەعین بی مامۆستا تعینمان ئەتو چی یادەوەریەکتێ لەگەر ئەو وەزعی من تۆ عمرم احترامی وانم گرتیە یادەوەرێک خۆشم لەو جێ وەک برا گەورە دامنایە
و یادەوەریەکانمان زۆر زۆر خۆشە لە بۆرەوە یەک دەقەلەیەک عەجز نەبووینە ڕاست هیچ ها پێکەنینە شتێکم لۆ بژێرەوە کە ئەمەش پێ بکەین بەسەر هاتە چ خۆش هەر ینی ژیانمان ینی هەر یەکتریمان ڕێز و احترام هەبوو بینمان ئەوە هەموو دنیای دێنی کاکە ڕۆژ تەسویرمان هەبوو مەشهدەکەیە سایق تەکسی ئەو وەختی زۆر تووڕە و هەر کەسە سلاح خۆی لەکە نەخۆی نەفەران سوار دەبوو ئەوزام نەوزاد و کاگەیان بوونا ئەگە لە بیرم بیم دوو کەس بوو نەوزادی لەگەر بوو ئەویت کە کامیان بوو نازانم لەکن بڵێن ئێستا وەزارەتی ڕۆشنبیری لەچێ لۆ خوارێ لۆ هۆڵی زەر دەهاتن بە تەکسی وهاماندا نابوو تەکسیەکە کەڕا دەوسی دەرێ کاکە دەکات چەند ئەوە زۆری دەرێ ئەوەندە دەکات دەرێ نابی کو زۆرە کو زۆر نییە دێتە خوارد دەرم پارەی نادە کو پارەی نادەی سلاحی ڕاشکۆڤیدەی نا هەموو هەڵاتە جەماعەتە هەر جەماعەتی بڵێن کوردستانی نوێ بوون لەوێ لە ڕۆخی جادەی ڕاوەستا بن ئاگیان لە هیچ نییە ئەوەیە ئەرزاقیان وەرگن هەر کەس ئاشاخی لە پێشی بوو ساوەڕێ تەکسیشیان دەکرد بێ هەڵگرن و بڕن وەش نەدی ئەو سلاح ڕاشیشەوەن هەموو هەڵاتەوە ژۆرێ وازاری دەبتە شەڕ هەتا پێشمەرگەکەی پێش دەرگەش هەڵات باشە بینە سەرمەنەلۆجی خەسووی ڕەحمەتین و گۆتیەوە بەس وابزانام ئەتو نووسیبتەوە ئەمن مەنەلۆزم نەدەنووسێ بەس مەنەلۆز لە بۆمان دەهات بەوت گۆتەوە لۆ بەخۆت نەگۆت مەنەلۆزەکەم خیندەوە لەحنەکە ئەمن دامنا ئەو لەحنەیەکە ئێستا ئەمن خەسوەکەم زۆر باش بوو لەگەرە من هەر دڵم نەدەهات بلێم خەسوم کە بمریتن ئەو شتانە ئەمیش هاتم بە نەوزاد ڕەمەزان گوت ئەو وەختی ژنی نەهینا بوو گوتم نەوزاد ئەتوو خەسوود نییەوەرە ئەو مەنەلۆزە بکڕە گوتی بابە دێمگەڕێ من و ئەم مەنەلۆزیان گوتیە کورە گوتم چیە بەسیتە خەسوم ئەو لەحنەکەم پێگوت وەڵا گوتی ئەو هابە و شێوەیە دەرچوو پاشی دە ڕۆژی بەرامبەر ئەسواق سیروانی نهایەتی دیواری مزگەفتی ناو بازار سێسار قادرمە هەبوو دەچوە ناو بازارە تەسکەکەی تەنەکە فرۆشەکان ئەمن لەوێ بوون هەر نەبزانی ژنەکی قەڵاو ڕەنگ ئەسمەر گوپن دوو باغەڵی لەبەری عەبایەک لەسەری یەک مستی لە پشتی لە شانی نەوزاریدا و ڕاندی ڕای کێشە هەی کوڕی فلان 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 سێسار جوونی زۆر ئەمن هەڵاتم سومە سەر قادرمەکە بە زۆر بە هاواری دەکرد کورە گوتم نەوزاد هەڵێ وەڵا نەوزاد خۆی پچڕاندەوە بە هەردووکمان هەڵاتین لە ناوکەنە گوتی ئەتوو خەسوود ستی لێ کردەوە ها گۆران لەسەر خەسوود دەلێ نەوزادی گوت خەسوود کار ببری نازای ئەوە یەکێک دەوانە بوو جوێ بگرین پێشەوەی گوێ لە گۆرە ئەوکەی خەسوگرن بەس قسە لە بیر مەکە مەنەلۆزەکەی گوێ بگرین ئەگەر خاسوم بمری تەزیەی داناوانێم کارستەش گێرانە دۆرمەی لێ ناوانێم ئەگەر خاسوم بمری تەزیەی داناوانێم کارستەش گێرانە کفتەی لێ ناوانێم زۆر دێمە پاش بەرنامەی زوو 20 ساڵ پێکەوە ئیشمان کرد چەند شانۆگەریمان کرد چەند ئیشمان کرد کامەران حەز دەکەم لە بۆ تاریخ شتێکی باسکەین ئەمە ئەو مەنەلۆجانەمان لەکن کابووقمە شێخانی ستۆدیۆیەکی هەبوو ستۆدیۆی موسیقای هەبوو لە کنەوی تەزیەکە زۆر خزمەتی کردینە بەڕاستی ڕۆژێکمان دادەنا لە کنەوی ئەوجا برادرانی مۆسیقەژەوەی یامە هەیە چێدانینا دایان دەنا ستۆدیۆیان جوان ئەوە تەرتیب دەکرد ئەمە دەچوین نەوزاد شێرزاد ئەوە مەلەلۆجیان دەگوت یعنی چەند جار لە برادرانیش کە دەیان نرد شێ پەرچەم بوو ئەزوەر پەرچەم و شێخ یوسف ئەوانە زۆر دەبوومایان دەنارد کوڕیمام ڕسوول پاقلاوچی ئەوانە بەردەوام مەلەلۆجیان لۆ دەناردین دەیانگۆ لەسەر ئەو لەحنەش بیرێن یعنی بەخۆیان ڕێکیان ڕەحمەتی کاکتەهاش بکەین بەڵێ کاکتەها تقریبان لە ناوەڕاستی ئیشەکان هات لە گەرمان ئەویش بخۆ دەزانی ئاکتەرێکی کۆمیدی بوو اقتراحمان کرد گوتمان بە زیادکەین نەفەری زیادکەین کاکتەهاش هات لەگەڵمان بەس کوڕەشی ئەوەندە هادی بوو لەسەر خۆ زۆر پیاوەکی زۆر نازدار و زۆر هەزار ڕەحمەتی هەزار ڕەحمەتی هەردووچان
کاک شێرزاد بینەوە سەر مامۆستا نەوزادی بزانم تەمەنێکی زۆر پێکەوە بوونم ئەرە وڵا ثونائی بوون ثونائی بوون. عەرەبی پێی دەرێن ثونائی ئەمن و نەوزاد ثونائی بوون مامۆستا بزانم جیقە و پیقۆ شتێکتان کرد شتە چوام لەبیر ئەوە لەگەر غازی غەفوری بوو فترەك بەڵێ. یەک دوو حەلقەمان چیقۆ پیقۆمان کرد بزان لەبیرمان نەزاحەتی نەبووە نەزاحەتی بەڵێ بەڵێ مامۆستا بەس یا ئوستاد بەس ئەوە- جارێکیش مەنەلۆزەکەم گۆت مەنەلۆزەکەوا بزانم لەسەر ئەو گۆرانی کە دەرێ سێتا قەنگارە نازانم لەحنەکە کو بوو وەلحاصل لەسەر سەر و پێچک و ئەوانە بوو وەنیە وەڵا ڕۆژێک لە تەیراوە دەبینم بە پاسەکەم هەبوو فۆلکسواگۆن دەبینیم سائقەک لە دوورە هاوارە دەکات کرۆزات کڕۆک شێرزات کوڕک شێرزات وەڵام لەناو ئاوێنەی تەماشام کرد دەبینم قەسابە چەقومە ڕاستان کشامە بۆ گوت ماڵەوە دانەتو لە چێن دەرێ ئەوە سێ ڕۆژە من چاوەڕوانتم سەر و پێچکم لەو دانایە سەر و پێچک بە 120 دینار وڵا گوتم دەبینە وڵا دەمێت پاشی 5 ڕۆژکە لە شێخەڵاش ئەوە قەسابێکمان کاک شێرزاد وەرە گوتم خێرە گوتی کورە دەوەرە ماڵەوە سەر و پێسکەشی تازەی دوو سەر و پێسکم بۆ مەنەلۆزە کاگەیان ئەتوو ئەوەی کاردانەوەی خەڵک کو بوو کە ئەتوو بەشداری لێ کرد کە یەکەم بەشداریت مەسەن ئەوانی دایان ناسی و یەکسەر خزم و کەس یەکسەر مەشهور بوو وەنیا هەتا ئێستاش بەخۆت هەر خەریج بەڵێ بەڵێ هەر شەمۆیە ینی هەرسا هەر ناوەکەی ینی ئەتوو شتی دیشتەیە کەری مشتە بەس هەر شەمۆی مەسەن بەس یەک شتێ ئەمە مەسەلەن با لە قاوغی بەرنامەی زومزوم بێنێ دەرێ بەڵێ مەسەل هاوڕێتی تەمەن ئەوانە پێشتریش هەر لە مەسرحیات و لە قاعی و ئیشیان کردی و ماندی بووینە و ینی بەس بەرنامەی زومزوم نەبووە بەڵێ بەڵێ من هاتیمە شانۆگەری بەڕێزت دەرهێنان بۆ بخۆم هاتیمە ئەمش چوومە مەسرحەیە کاک زاهیری مەسەلەی کاک شێرزادی زارێ نەهات بوومە ناوفەر ئەدیانی ئەمە کوبلێ ئەوانە تاریخەکەن لە شانۆی کوردی ئەکیید ئەستێرەی گەشن لە شانۆی کوردی مامۆستا خەڵک کاردەوانەوەی باشە و بەس خەڵکیشە بوو لێتان تووڕە دەبوو وەنیە با ئەو مەشاکرانە باسکەین کە لە زومزومی کە ناممانوە دەهات هەیە مەسەلەن شکایەتی دەکرد دەگۆ مەسەن فلان دایرە ئەو مخالفەیە هەیە ئەمە دەچون تاقیمان دەکرد سەر بەخۆ بڵاو نەدەکردەوە بەدوا داچوونە داچونم دەکرد زەبێت ئەوانەی لەوێن دەرێنە لا بەلا قسەم لەگە دەکردن دەیانگوت بڵێ ئەو وایەتەوە ئەو جەدەمخیندەوە مەسەن هەر کێشش دەبوو نمونەت لۆ بژێرمەوە نمونێ لۆ بژێرمەوە مەکتەبێک لەناو هەولێرێ ئەو وەختی ئەرزاقیان دەدا مامۆستایان ئەرزاقیان دا مامۆستایان ڕۆژێکی چوو بوون مدیرەکە چوو بوو ئەرزاقی وەرگرت و لۆ مامۆستای هێناوی تەوزیع کردبوو کەمی دابەوان فەردە شەکرێک و نازانم هەمووی لۆ خۆیاش بە ناو ساری قونی ساری و ڕۆیشتە بوو بردی بێ ماڵێ نامەم لە هات گوتیان ئەوانە مامۆستا شەکری کەم دایتەمە چای کەم دایتەمە نازانم چێ ناوی ناڵێم مامۆستایەکەی ئەمیش چووم دوسێ مامۆستا و فەڕاشەکەی وێن دەرێم تاقیب کرد هەموو لابەلا گوتیان بزۆ بدایە گوتم کامرەی دێنم قسەی دەکەم گوتی قسەی دەکەین بێم لێ وەڵا پێم دادا خینمەوە کە خینمەوە ئەوە مشەوەش بوو مشتەوەش بوو وەڵا تەلەفۆن کاری دەستی پێ کرد ئەوش خەڵکی دەناسی واستە کاری کرد و حیای ملی بردێ و ئەوەی کردیا ئەمن وامە خزمەتشی تێگەیاند بوو خزمەکە هاتە ماڵێ گوتی زایر ئەوە ناسیاری مێ و برادری مێزیمێ کو دەبی ئەتوە هات کردیەوە شکایەتی کردی گوتم بە چام شکایەتی کردە ئەمن لە خزمەت دامە بەڵام ئەمن دەچم تاقیب دەکەمەوە جارەشیت کە کامری دادەنێن با بخۆی بێ دیفاع لە خۆی بکاتن فەڕاشەکەی قسەی بکاتن دوو مامۆستایەتەکە قسەی بکاتن نەتیجەسی دەرچوو ئەگەر ئەمە غەڵەتمان کردیا ئەمە تاوانبارین جەزای دەدەیت ئەگەر ئەویش غەڵەتە دەبی ئەتراف بکاتن داوای لێبردن لە مامۆستایەکە هیچ کە بناوێتن وەڵا چوین کە چوین مامۆستایەکە تەوان خەبەرماندانی و مامۆستایەکان کە محازر بوون و بەخۆشی جرچی کوردی لەبەر کرد بوو جەمەدانی سەری نابوو ڕۆژی ئەفەندی نەبوو هات وەڵا دانیشت گوت کاکە کامیرۆ دانێ خەمیس کامیرۆ گوتم بە کەیف خۆت دیفاع لە خۆت بکە چەند دەنێ دیفاع لە خۆت بکە وەڵا ئەمن وام کردی و ئەمن وا چویمەوە ئەمن ڕێخستنی نهێمی بوو ئەمن وا هەموو قسەشی کرد گوتم قسە تەواو بوو گوتیان گوتم دەبڕۆجە خوا حافیز کو من مدیرم گوتم بڕۆ خوا حافیز بکە قسەی خۆ دەکردی گوتم وەڵا لە پاش شەوی فەڕاشم دانا گوتی بەڵێ ئەو هێوارێ هات هەموو شتەکانی هەموو شتەکانی ئەوەی لێرەدانا وای دانا مامۆستایەکەم مامۆستایەکە بێگو ئەویت کار وێ گوت وەڵا تەلەفۆنەکمان لۆ کرد گوتمە بەرە تەماشاکە هەم پێشاندەوە گوتی
دەستم دامێنێت ئەمن کردمە مامۆستا هیچ هەرە شەو گڕۆشەشتان لۆ هات بە تەلەفۆن مەسەلەن بەرپرسەکان بەڵێ مەسەلەن تعلیق مالێ دەدا لە دایرەشی دۆستبێنێ تەلەفۆن دەکرا تەلەفۆنمان هەبوو لێرکوانە لە تەلەڤیزیۆنی ئەرزیەکان استعانەوە دەگۆ زایر بەرە تەلەفۆنە دەچم دەگۆ ئەوە کو ئەتون دەتوانین تعلیق لە فلان کەسی دی نازانی ئەوە چیە وا لێ دەکەنەوە دەوە کاکە ئەمێن قسەی خۆم کردیان گوت دەکەن مامۆستا لەبیرمە حەڵقەت کاک شێرزاد ئەگە لەبیر باسی فرۆشتنی چەک لە ناو ئەوەی کە بە عەرەبانە لەسەر عەرەبانەی مارەبە کەونە دەبا بۆوان یعنی بەڕاستی پێشەوە قسە بکەم شتەشی کاک زایری هەیە برنج تەوزیعکرا لە بۆ مامۆستایەکان کاک زایریش گوتی لێدە علۆ برنجە لە تعلیقەکەی لە تعلیقەکەی لێدە علۆ برنجە ئەوە تا ئێستاش مایە تا ئێستاش بەعزە کەس بەکاری ئەمە زاویەکەم هەبوو لە ڕۆژنامەی بەناوی لێدە علۆ برنج شۆڕشە ئەزابن ئەو لێکردو ئەلەوێش وا بزانم مامۆستایەکان بڕێک هەرەشیان کرد دوسێ مامۆستا ملی منیان کرد لە زادەی گوتیان کاک شێزاد ئەوە زایر عەبدوڵڵا لۆ وای لەمە کردیە گوتم لۆ چ بۆ دەرێ کورەنە ناو کۆڵانی ناوێرین بڕۆین منداڵ بە دومان دەکەوی لێدە علۆ برنجە لێدە علۆ بەخوای برنجەکە نەدەخورا فڕێشماندا مامۆستای ئیسلاحەکەی ئەو فکرت لە چێ لۆ هات ئەو فکرە هاوین بوو لە سەربانێ دەنووسم زۆربەی نازانم ئەو زۆربەی هەموو یان بەخۆی تەمسیلەکان هەموو ئەمندام دەنا ئەو تەمسیلەکان زایر ئەوخانی خۆی بۆ قسمەکانی خۆی بەشەکانی خۆی بۆ ئەوی کە ئەم تەمسیلاتمدا سێسار تەمسیلیم دانابوو گوتم تەمسیلێشکەش دابنێم ئەو دەمی لە سەربان نووسم کابراایك هاواری دەکرد ماڵە بە فلان و ماڵە بە فلان ئەو شتە کۆنانە دەکڕی وەڵامیش هاتمە خوارێ لەکن متەوەست سانیەوەی کوردستان کۆڵانەکە گوتم کاک زایر ئەو عەرەبانەی ڕاگرە کابراایە کرۆشی زاحر بە عەرەبانە دەڕۆیشت وەڵا من گوتمان بەکرێت چەند دینارێکماندایە عەرەبانەکەمان بەکرێ لێ وەرگرت گوت شتەکەی گوتمەوە شتی دەکڕم ماڵە بە تۆم تەرەخە و ماڵە بە باڵە تیارە ماڵە بەدوو لە مەتباع ئەوەش هات گوتی دەکرێت گوتم بابە ئەوها کاکە وەڵڵا ئەوێ ڕۆژێ دیتیتم کابراایەک لولەی مەتبعی کردتە سولاوکەی باڵە تایارەی کردا ئەوە بوو فەنگەکە هات تەماشام کرد گوتم کاکە من بە کێشانە بەس ئەو تەمسیلیە لە کەرکووچێ وەریان گر لە قەناتەشی بە عەرەبی خذوهم عن لسانهم ماڵە پرکەکەم لەوێ بوو گوتی سوتفەتەن وها دەکەن دەرێن دەبین خذوهم عن لسانهم یان وەرگرە لە زمانیان گوتی دەرچ و شێرزاد پۆلیس عەرەبانێ دێ ماڵە بە تۆم تەرەخە ماڵە بەەوە بە عەرەبیش دەنووسرا تەرجمە دەکرا خبریان لە بۆم نردوو کوڕە تو چت کردێ گوتم باوە تەمسیلیە ئەوزە حەلەقاتی ما هەموو دەچوە مووسڵێش سایق تەکسیشیان گرت زوم پێ گوتیەوە لە بۆ چێن گوتیەوە لە بۆ دایرەی ئاس ئەمنی لە بۆ بەغدایش دەڕۆیشت کاگەیان ئێستا هاتی سەر قەڵاتێ بەخۆت هەر خەڵکی شاری و هاتی سەر قەڵاتێ چت بەبیر هاتەوە و چ بە هاوڕێیەکانی تەمەنت دەلێت قەڵات ذکريات ئەمە ویلادەتم قەڵات نییە خانەقە بەڵێ بەس داپیرم و باپیرم ئەوان ویلادەتیان ئێرەیە ئەوجا مالی خاڵیشمان لێرە بوو بیلال چایسی زوو داهاتین و دەچینەوە خوارێ هەموو شتێک شارەزای قەڵاتێ بوون بە کاملی مەسەلەن دەمازاری مانە شەڕەوەرد کردی لەگە تێراوە تاوان لەگە تێراوە ئەمە لەگە خانەقای خانەقا و قەڵات بە شەڕ داهاتی یعنی بەس هەستە چی خۆش بوو کە هاتیەوە هەستە چ خۆش بوو کە هاتیە قەڵاتێ مەسەلەن کە ئەو جەوەدیت و چ قسەکت هەیە لە هاوڕێیانی تەمەنت لۆ بەڕێزە جوانی لۆ هاوڕێیان تەمەنت ئەوانی دیش کە لەگەڵت بووینە هاو کۆلیش بووینە ئەمن هیوادارم هەموو لایەک سەرکەوتووە من هەموو تەندروستەکی باشیانەبی و مامۆستا نەوزاد و کاک ئەوانە بە حیاتمان ئەمە ئەوانە لە بیر ناکەێت چونکە من لەگەریان بووم حتا آخر دەقەی بە زیانم نێشت خوافیانکە مامۆستا شێرزاد ئەتو چت هەیە لۆ هاو تەمەنەکان وەڵڵاهی ئەمێن هاوڕێی تەمەنەکانت ئەمێن بەستەمە نادەکەم سەحەتیان تەندروستیان باش بێت چونکە تەندروستی زۆر مهمە لە بۆ هیوادارین ئەویتکە هەموو پشەیە تەندروستیت نەبیتن سەحەتت تەواو نەبی ئەویتکە لە دڵت ئەوە نابیتن پارە و پول و نازام دنیا ئەوانە هەموو لە پێساوت دەکەوی ئینشاءڵڵا هەموو تەمەند درێژ دەبن هەموو تەندروستێکی باش
دوور بن لە قەزا و بەڵای دنیا دوور بن لە نەخۆشی ئەو شتانم هەیە و شتەشکەشت پێ بڵێ مامۆستا منەلۆجەکان منزار بەزار دەبووە سیاسی ئێستاش بە فکرم هاتەوە دوسێ منەلۆزمان هەبوو سیاسی بوو لەوەچی دەبووە مەسیرات و مزاحرات منەلۆزی مایان دەگوت یەکە چانەوها بوو هەولێرە وەی هەولێرە پێشمەڕی پێشمەرگەی شێرە هێزی سەدام حسێنی ناوێری بێتە ئێرە زۆر خۆش یەکەش کەشمان هەبوو دەیگوت حکومت واڕۆیی باتەقلا لێدان حکومت جارێشکە نایێتە ناومان ئای سەدام و عیزەت دووری دەریان دەکەی لە مزوری ئاپارن ئازادی یاخۆ باسیم ئەوە شتێکی سیاسی بوو لە ناو پەیامێکی سیاسی ئەو شتێکی جەماهەری نەدەرێ منداڵ گەورە جاحیل ئەو شتانیان دەگوتەوە مامۆستا زاید با قوربان ستێ لە هاو تەمەنەکانت لە هاوڕێیەکانی تەمەنت والله ئەمە طبعا گەیشتینە قۆناغەکی ژیانمان لەگەڵ ڕابردوو ئەمە ینی بەڕاستی بیرکردنەوەمان و یادگاریمان لەگەڵ ڕابردووە ئەو برادرانی هاوتەمەنی خۆبانە کە دەیان بینین ئەو ڕۆژانەی دەیان بینین و دادەنیشین دوو قسەی خۆش دەکەن یادگاری جاران وەکو ئێستا کە دەجێڕینەوە بەوەی ماینە بەوەی ژیانمان خۆشە بەوەی دڵمان خۆش دەبیتن هیوادارم هاوتەمەنەکانم برا بەڕێزەکانم هەمیان ساغ و سەلامەت بن سەرکەوتوو بن هەر بەسەر دەزی بژن دڵخۆشم بە هاتنتان و دڵخۆشم کە لەگەڵتان زۆر زۆر سوپاستان دەکەم بینەرانی عزیز سوپاسی ئێوەش دەکەین و لە کۆتاییدا دەڵێن هاوڕێی دڵسۆز لە تەمەندا یەک زار دێ وەک مردنە یەک زار دێ دەستیان پێوە بگرن سوپاس.